ئەو یاسا و کۆتوبەندانە چین بەسەر ژنەکەی کیم جۆن ئونی سەرۆکی کۆریای باکووردا سەپێنراون. هەر کاتێک گوێبیستی ناوی کۆریای باکوور دەبین، ڕاستە خۆ ئەوە بە خەیاڵماندا دێت کە خەڵکەکەی پەیڕەوی چەندین دابوونەریت و یاسای جیاواز و سەمەرە دەکەن کە بە خورتی بەسەریاندا سەپێنراوە لەلایەن دەسەڵاتدارانی وڵاتەوە بە جۆرێک ئەوەشی ناڕەزایەتی دەرببڕێت یاخود پێچەوانین یاسا سەپێنراوەکانی وڵات بجوڵێتەوە بێ سێودوو ملی خۆی ئەکات بە پەتەکەدا. جاگەر بەختی هەبێت خوا ڕەحمی پێ بکات ئەوە ڕەنگە تا کۆتایی ژیانی لە زیندانی هەتاهەتایی بەسەر ببات. بەڵام ئەم یاسا پۆڵاینیانەی کۆریا تەنها بۆ کۆت و زنجیرکردنی جەستەی و ڕۆحی خەڵکانی یاسایی نییە. هەر لە فەرمانبەرێکی یاسایی دەوڵەت تاکو بەرزترین ئاست هەریەکەو بە پلەی جیاواز دەبێت هەر بەسەر چاو گەورەم بۆ فەرمانەکانی کیم جۆن ئونی سەرۆکی کۆریای باکوور بکەن. باسەکەمان لێرەدا ئەمەیە. تا ئێستا ڕەنگە زۆرینەمان پێمان وابوو بێ هاوژینی سەرۆکی کۆریای باکوور ئەوەی دڵی بخوازە و حەزی لێبێت بیکات یاخود هاشەوەی خانمیەکەمی وڵاتانی تر کوێی بوێت بۆی بڕوات. بەڵام بەهۆی سیستەمە تۆتالیتارەکەی کۆریاوە ئەویش هەندێک یاسای تایبەتی بۆ دانراوە کە پێویستە پەیڕەویان لێ بکات. ڕی سۆلجوو خانمی یەکەمی کۆریا تا چەند ساڵێک پێشستا بۆی نەبووناوی خۆی ئاشکرا بکات بۆ جیهانی دەرەوە ڕایگشتی. ناوی هاوژینی کیم جۆن ئون تا ساڵی 2012 هەر بەنهێنی مایەوە سەربارەوەی چەند ساڵێک بوو ژیانی هاوسەریشی لەگەڵ سەرۆکی کۆریا پێکهێنا بوو. ئەمەش بەهۆی ئەو داخراویەی کۆریا و حکوومەتەکەی شتێک نییە جێگی سەرسوڵمان بێت چونکە کیم جۆن ئون زۆر توندەلەوەی بچووکترین زانیاری لەسەر خانەوادەکەی دزەی پێ بکرێتە دەرەوە. ژنەکەی سەرۆکی کۆریای باکوور ڕێگەی پێنادرێت زۆر باسی ژیانی ڕابردووی خۆی بکات. هەر باسکردن و قسەکردنێک لەسەر ژیانی تایبەتی خۆی ڕەنگە ببێتە هۆی دروستکردنی کێشە و گرفت لە ناو بنەماڵی شاهانە و دەسەڵاتداری کۆریای باکووردا. ڕێی سۆلجوو پێویستە بە هەموو شێوەیەک پەیوەندی لەگەڵ خێزانەکەی خۆی داببڕێت واتە بۆی نییە سەردانی ماڵی باوک و دایک و براو خوشکەکانی بکات. ئەمەش لە پێناوهێشتنەوەی زانیاریە نهێنیەکانی بنەماڵی دەسەڵاتداری کۆریا کە ترسیان هەیە نهێنی و باست و خواستی ناوبازڵی خێزانی کیم جۆن ئون بگاتە دەرەوە لایەنە دەستگا و هەوڵگریەکان کەڵکی لێوەربگرن. هەموو دایکێک حەز دەکات لەگەڵ مناڵەکانی دەربکەوێت شانازی بە سەرکەوتنەکانیان بکات. بەڵام ئەمە بۆ خانمی یەکەمی کۆریا تەواو پێچەوانەیە. هاوژینی دیکتاتۆرە گەنجەکە وەک هەر دایکێک کە پلە و پۆستێکی باڵای هەبێت لەوانەیە حەز بکات لە بوون و مەراسیمە نیشتیمانیەکاندا لە وڵاتەکەی منداڵەکانی لەگەڵیدا دەربکەون. بەڵام لە ڕێگەی یاسایەکی تایبەتەوە ناچار کراوە کەمترین دەرکەوتنی لەگەڵ منداڵەکانیدا هەبێت تا ڕادەی ئەوەی ببێ قسەشیان لەبارەوە بکات. با گوێرەی زانیاری هەواڵگریەکان کیم جۆن ئون و ڕی سۆلجووی هاوسەری خاوەنی چەند منداڵێکن. بەڵام تا ئێستا تەنها یەک منداڵی کچی لە میدیاوە دەرکەوتووە ئەویش لەگەڵ کیم جۆن ئونی باوکیدا بووە. بابەتێکی تر کە خانەوادە و بنەماڵی دەسەڵاتداری کۆریا گرنگی پێدەدەن ستایل و جلوبەرگ و تەنانەت شێوازی بڕینی قژی خانمی یەکەمی کۆریای باکوورە کە دەبێت بە شێوازێک بێت لەگەڵ یاسا و ڕێساکانی بنەماڵی دەسەڵاتداریدا بگونجێت یان بە شێوازێک بێت کە لەگەڵ کەسایەتی خۆی و پێگەکەیدا هاوتەری بێت. کەواتە ئەگەر بۆ خانمانی جیهان بوون بە شاژنی وڵات و خانمی یەکەمی سەرۆک ئاوات و خەونێکی شیرین بێت ئەوە بۆ خانمانی کۆریای باکوور ئەم خەونە هێندە شیرین نییە. بەڵکو چەندە وەک هاوڵاتێک ئازادیەکانە سنووردارن ئەوە کە بووی بە خانمی یەکەمی کۆریای باکوور دەیان جار ئازادیەکانە سنووردارتر دەبن.